بەڵێ بەردەوامی سارا تەوەری دووەممان تەوەرێکی تایبەتە باس لە ڕۆڵ و پێگەی ژنانەکەین لە ناو کۆمەڵگەدا کە هاوشێوەی پیاوان ئەرک و لێپسراوێتیان هەیە لە سەرجەم سێکتەرەکانە. جا من پێم باشە تۆ باسی تەوەرەکەمان بۆ بکەیت. بەڵێ ئاکەم خاتونێک کە بە ناوی ئیخلاس حەسەن بەڕێوەبەری نووسنگی پاسپۆرتی سلێمانی ڕاپەڕینە لەسەر کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی نووسنگی پاسپۆرتی ڕاپەڕین گفتوگوی زیاتری لێکین بزانین کار و چالاکیەکانیان ئەمڕۆ چۆنە یاخود ئەم ساڵ چۆن بووە و لە ساڵی 2025 چۆن و پلانیان چێ بۆ ساڵی 2026. جا سارا ئەوەی جێی خۆشحاڵیە خاتو ئیخلاس یەکەمین بەڕێوەبەری پاسپۆرتە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ئێمە هیوای سەرکەوتنی بۆ خوازیین. بەڵێ سارا با بچینە لای میوانەکەمان. خاتو ئیخلاس سڵاو لێ بێ و بەیانی و باش زۆر سوپاسکەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی. بەیانیت باش ئیخلاس خان. بەیانیتان باش سڵاو لە بەڕێزیشتان. خۆشحاڵ بووم زۆر دارم لەگەڵتان ئەمڕۆ. سپاس بۆ تۆ. باسێک لە کار و چالاکیەکانی ساڵی 2025 بکەین و دەستپێکی ساڵی 2026 کار و چالاکیەکانتان چۆن بوو و لە ئێستاە کە بەڕێز بەڕێوەبەری نووسنگی پاسپۆرتی ڕاپەڕینیشی ئەمە چ جیاوازیەک دروستەکە بێگومان خانمان زیاتر وردن لە کاروبارەکانیشیان بەدڵنیایی. بەڵێ ئێمە لە ساڵی 2025 دەستپێکی کارێکی نوێمان بوو کە سیستمی پاسپۆرتی ئەلکترۆنی بوو. ساڵێک بوو پراپر لە کار و چالاکی بوو لەبەرەوەی دەڤەرەکەمان بۆ ناسراکە زۆرترین خواستی پاسپۆرتی لەسرە لەبەر ئەوە کار و چالاکەکانمان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەچوو هیچ ئیشکالێکمان لەگەڵ ئەو سیستمەشدا نەبووە. خۆی سیستمێکی ڕێکخراو بۆ و حەجزی ئەلکترۆنی بۆ و هاوڵاتیان ئۆنلاین خۆیان حەجزیان دەکرد و بە پێی کاتەکانی خۆیان مراجعی دائیرەکەی ئێمەیان دەکرد. بەڵێ خاتو خلاص ئەم شێوازە نوێی واتە ئەلکترۆنی کە گۆڕاوە بە ئەلکترۆنی کاریگەریەکی قورسی نەبووە لەسەر هاوڵاتیان نەتوانن بە ئاسانی بەکاری بهێنن ئەو ئاستەنگیانەی کە تووشی بوون تووشی ئەم هەنگاوە بوون چین؟ خۆی ئەو سیستمێکی زۆر باسی لەبەر هەر کەس لە ماڵەکەی خۆیدا لە مۆبایلەکەی خۆی لە شوێنی خۆی دەتوانێت سەرێک بۆ خۆی بگرێت بێ ئەوەی کەسێک واستەی بێت هاوکاری بێت. بەڵام یەک ئاستەنگی کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبووە ئەوەیە کە کاراکردنی سیستمەکە ڕاستەوخۆ لەلایەن مەرکەزەوە بەغداوە بووە لە دەسەڵاتی ئێمە نیە ئێمە کارایکەین و ئێمە دایخینەوە. لەبەرەوە زۆر جار بەپێی ئەو کۆمنتانەی کە لە پەیزەکەشمان دەهاتەوەی کە خەڵکانی ڕوبەڕووی دەکردینەوە زۆرترین ڕەخنەمان لەوە لێ دەگیرە کە گوایە ئێمە کاتەکان دەزانین و بە خەڵک ناڵێن بەڵام وانە بە پێچانەوە ئێمەش وەک ئەوان کاتێک دەزانین کە کارایە و دەچینە ناو سیستمەکە و ئەگەستەرەیەکمان بێ حەجزیەکەین وەکەر هاوڵاتیەک. بەڵێ باشە ئیخلاس خان جیاواز لەم بابەتە یاخود بڵێن لە سیستمی ئەلکترۆنی ئەمێ بزانم هەیکەلی ئیداری بەڕێوەبەراتی نووسنگەی پاسپۆرتی ڕاپەڕین چۆنە بۆ پێی سنووری ئیداری ڕاپەڕین فراوانە چەندین قەزا و ناحێ و ناوچە لە خۆیەگرێت. بەڵێ وەڵا ئێمە سنوورەکەمان زۆر فراوانە هەر لە بڵێ لە خدرانەوە کە دەست پێ دەکات تاوەکو هێرۆ بە پانتایی هەموو گوند و ناحیە و قەزاکان لەسەر نووسنگەکەمان حسابە یعنی بەنزیکەیی 500,000 زیاتری هاوڵاتی لەسەر مەحسوبە. بەڵام واش ئێمە توانیمانە یعنی نسبەیەکی زۆر باش خزمەت بە دەڤەرەکە بکەین بە پێی ئەو کاتێک کە لە ئەو حەسڵەیە کە لە حەجزەکە دانرایە و ئەو کاتەشی کە لە دەوامی وزائدەن دوای حەسەکەش کە مەسەن ڕۆژانە 100 حەجزمان هەیە ئێمە دوای ئەوەش توانیمانە ڕێگای ئینسانی ڕێگای VIP ئەو ڕێگایانە هەموو بکەینەوە بەڕووی هاوڵاتیدا. بەڵێ خاتو ئیخلاس لە ساڵی 2025 چەند کەس توانیوێتی کە سیستەمی ئەلکترۆنی بەکاربێنە یاخود بتوانێت کە پاسپۆرتی ئەلکترۆنی هەبێت چەند کەس لە ئیداری ڕاپەڕین پاسپۆرتی ئەلکترۆنی هەیە لە ئێستاە؟ ئێمە بە درێژای ساڵی ڕابردوو خۆشبەختانە 20,164 مامەڵەمان پێشکەشی هاوڵاتیان کردو یعنی
2,164 هاوڵاتی سوودمەند بوون لە بەدەستێنانی پاسپۆرتی جۆری بی. بەڵێ هیچ کەسێکیان ئاستەنگیان بۆ دروست نەبوو لە پڕکردنەوەی فۆرمەکە کە بە شێوازێکی ئەلکترۆنیە؟ ببوورە دووبارێکەوە. مەبەستم لە کاتی پڕکردنەوە یاخود لە کاتی دەرکردنی ئەم پاسپۆرتە ئەلکترۆنی هیچ کەسێک ئاستەنگی بۆ دروست نەبووە ببێتە هۆی ئەوەی کە نەتوانێت پاسپۆرتەکەی بکا بە ئەلکترۆنی؟ تەنها دوو حاڵەتمان هەیە کە تا ئێستا معەلق بووە، ئەوانەش پێیان دەڵێن حاڵەتی حجزی سیستم کە لە بەغداوە ئەو دوو هاوڵاتیە تووشی ئاستەنگ بوونە، کێشەکەش هەر دەبێت لەوێ چارەسەرکرێ و یەکلاکرێتەوە پێیزەکە خۆیان بچن، ئەگەنە ئەوانی دیکە هەمووی حەل بووە. بەڵێ ئیخلاصخان بەپێی ئەو سیستەمە ئەلکترۆنیە ڕۆژانە چەند ئەتوانن پاسپۆرت بدەنەوە بە هاوڵاتیان؟ ئێمە ڕۆژانە 100 پاسپۆرت دەتوانین بدەین بە هاوڵاتی. باشە ئیخلاصخان من ئەمێ هەر لەسەر ئەم سیستەمە ئەلکترۆنیە قسە بکەم. ئەم سیستەمە ئەلکترۆنیە تا چەند کاریگەری لەسەر پاسپۆرتی عێراقی بێت لە ڕووی ڕیزبەندی پاسپۆرت لەسەر ئاستی جیهان بەگشتی وەکو ڕیزبەندی مەبەستم؟ ئەو پاسپۆرتە لە ڕووی کوالیتیەوە زۆر باشترە لە هەموو ئەو پاسپۆرتانی کە لە پێشووتردا هەبووە، لەبەر ئەوەشە کە سعرەکەشی زیاترە ڕسوماتەکەی، کۆمەڵێک ڕەمزی تێدایە کە قابلی ئەوە نییە تەلاعبی پێ بکرێ یاخود تەزویر بکرێ یان لەلایەن کەسێکی کەوە بەکار بهێنرێ، لەبەر ئەوە وەک ئەوەی 20 مەشکە من خۆم تا ئێستا سەفەرم پێ نەکردو، بەڵام لە مەتاڕیش لە مەتاڕەکان حسابێکی جیاوازتر لە پاسپۆرتەکانی پێشووی عێراقی لەگەڵ دەکرێت. کەواتە ئەمە لە ئاستی جیهانیا چ گۆڕانکاریەک دروستەکە ئەم شێوازە ئەلکترۆنیە، ئەم سیستەمە ئەلکترۆنیە؟ گۆڕانکاریەکە ئەوەیە کە تۆ ئەو ڕەمزانە ئەو جیپەی کە تێدایە و لە پاسپۆرتەکانی پێشووتردا نەبووە، ئەوانە هاوشێوەی ئەو پاسپۆرتانە کە لە وڵاتانی ئەوروپیشدا هەمان جیپ هەیە، هەمان معلومات و کوالیتی ئاستێکی بەرزتری هەیە، لەبەر ئەوە هاوشێوەی ئەوان هەڵبەتا زۆر بەرزترە، وەک پێم کوتی جیاوازترە لە هەموو پاسپۆرتەکانی پێشووی کە لە عێراق پێشتر دراوە بە هاوڵاتیان. باشە خات و ئیخلاص من ئەمێ بە شێوەیەکی گشتی بزانم وەک بە ڕێوبەرایەتی نووسینگەی پاسپۆرتی ڕاپەڕین گرفتەکانتان چییە بە شێوەیەکی گشتی لە ڕووی کارمەندەوە بێ یاخود هەر بوارێکی تر بێ؟ وەڵای گرفتمان زۆر زۆرە، ئەوە ماوەی 7 ساڵە نووسینگەکەمان کراوەتەوە، تا ئێستا کێشەی میلاکمان هەیە. میلاک یعنی ئەو نووسینگە گەورە و گرانە کە خزمەتێکی زۆر بەرفراوان پێشکەش بۆ هەموو سنوورە دەکەی، تەسەوڕ دەکەن تا ئێستا میلاکمان تەنها 2 ئەفسەر 3 ئەفسەر و 2 کارمەندی، ئەوە وەک میلاک. ئەمە تا چەند کارەکانی دروست کردووە؟ کە تەنسیبیش هەکارەکان زۆر قورسە، بەڵام چۆن وەک تەنسیب بەڕێوەبەرایەتیەکانی هێزە ئەمنیەکانی سنووری ڕاپەڕینەوەن هاوکاریان کردوین لە سەرەتاوە، 14 کارمەند و 3 زابتیان بە تەنسیب داوینێ، بەڵام ئەو تەنسیبەش لە مودەی یاسایی خۆی دەرچووە، یعنی ماوەی 7 ساڵە هەموو ساڵێک ئەو تەنسیبە تازە دەکرێتەوە. چەند جاریش داوامان لە وەزارەتی ناوخۆ کردێکە ئەو تەنسیبانەمان لە بۆ بکاتە میلاک وەبی بتوانین سابت بن لەسەر ئیش و کارەکانیان، بەڵام بەدەنگ داواکەمانەوە ناتەوە هەموو جارێک ڕەوزی کردووە. باشە کێشەی دیکەمان بینایە، مەسەلە بیناکەمان بینایەکی خاص نییە بە خۆمان بێ، بەڕێوەبەراتی هاتووە ڕاپەڕی بە سوپاسەوە کە جێیان کردوینەوە لە بیناکەی خۆیان، بەڵام ئەو شوێنەکەمە تێداین گەراج بووە، هەرچۆنێک بێ گونجاندومانە بەوەی کە بتوانین خزمەتگوزاری تێدا پێشکەش بە هاوڵاتی بکەین، ئەگەنا زۆر زۆر بچووکە و لە وەرزەکانیش بەپێی وەرزەکان تووشی گرفت دەبینەوە لەگەڵی. بەڵێ بەهیوانی سەرجەم گرفتەکان لەم ساڵدا چارەسەر بکرێن. خات و ئیخلاص من دوا پرسیارە لە یەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە، پلانتان چییە بۆ ئەو هاوڵاتیانەی کە نەخۆشن یاخود پێویستیان بەوەیە پاسپۆرتەکان زوو بۆ دەربکرێت بۆی سەردانی دەرەوەی وڵات بن یاخود ئەو کەسانەی خاوەن پێداویستی تایبەتن؟ ئەمان ئەو حاڵەتانی کە بەڕێز باست کرد هەمووی جێکراوەتەوە لە یاسای پاسپۆرت و ئێمە زۆر بە خێرای بەدەویانەوە دەچین و نەمانێستەوە هیچ هاوڵاتێک
محتاج بێت ئەوانەی کە باس کرد زۆر بە زووی کارەکانیان لە دایرەکەمان ڕادەپەڕێندرێ. بەڵێ خات و ئیخلاس سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. بەڵێ